دانیشتوان و چین و توێژەکانی پارێزگای کەرکووک و قەزای خورمات و ستایشی هێزی پێشمەرگەی کوردستان دەکەن بە تایبەتی ئەو پێشمەرگانەی ناوچەکانی باڵەکایەتی و سۆران بە دووری چەندان کیلۆمەتر لە ناوچەکانیان لە گەرمەسێن لە سەنگەرەکانی پێشەوە سینجی خۆیان کردوتە قەڵغان بۆ پارێزگاریکردن لە خاک و نەتەوەکەیان تا ئێستاش تەنها لە شەڕی تیرۆرستانی داعش چەندان فەرماندە و پێشمەرگەی قارەمان جانی خۆی پێشکەش بە خاچی پیرۆزی کوردستان کردووە. کەرکووکی خۆشەویستمان دڵنیا دەکەینەوە ئەگەن لە ناگەڕێن یەک بستی خاچی کوردستان و سووری کەرکووک داگیر بکەن. زۆربەی ئەوانەی کە شەهید ئەبن لە دەوروبەری خورمات و خەڵکی کوردستانن، خەڵکی دەڤەری باڵەکایەتین، خەڵکی ڕانیەن، خەڵکی دەوروبەری هەولێر و سلێمانین، خەڵکی کۆیەن. بۆیە لە ڕاستیە ئێمە زۆر سەرسامین بە ئەو پێشمەرگە بە ڕێزانەی کە کاتێک دێن ئەلێرە خاک و وڵات و شار و ئەمان لە جەوێکی زۆر زۆر ئاسایشە ئەژێن دێت لەوێ پارێزگاری لەو سنوورە ئەکات و زۆر زۆر ئازایانە زۆر زۆر قارەمانانە سنگی خۆی ئەنا بەبەری گولەوە. شەهیدی زۆریان داوە لە پێناو کەرکووک و لە پێناو خاچی کوردستانە نمونەیان شەید سڵاح دیلمانی و شەید کەماڵ و زۆر شەیدی تر ینی کە لە پێناو خاچی کوردستان و لە کەرکووکایە کە شەهید بوونە جێگای فەخر و شانازین بۆ ئێمەی خەڵکی کەرکووک بە تایبەتی. لەگەڵ دەرکەوتنی گروپی تیرۆریستی داعش و پەلامەردانیان بۆ خاچی کوردستان ڕۆڵەکانی گەلی کورد بە ورەیەکی بەرز و گروتینێکی زۆرەوە لە ڕیزەکانی پێشمەرگە و چەندان گروپی خۆبەخش چاونەترسانە ڕویان لە سەنگەرەکانی پێشەوەی پارێزگاری لە دەستکەوتەکانی گەلی کورد و پاراستنی خاچی پیرۆزی کوردستان کرد. پێچەوانەی خەباتی شاخ کە ڕۆڵەکانی گەرمیان لە کوێستان گیانی خۆیان دەبەخشی ئێستا بەرزەفڕەکانی کوێستان لە گەرمیان و گەرمەسێن بە خوێنی خۆیان خاک و نیشتیمان دەپارێزن. پێشمەرگەکانمان کە سنوورێکی بە سەدان کیلۆمەتر لە کوێستانەوە دەبڕن بەرەو گەرمیان بۆ ئەوەی بەرگری بکەن لە سنووری کوردستان لە شارەکانی کوردستان ئەمە خۆی لە خۆیە نەبەردی و ئازایەتی و مەردایەتی هێزی پێشمەرگەی کوردستان و ملەتی کورد نیشانەدا بە هەموو جیهان. ئێمە وەکو خەڵکی دووس خورمات وەکو گەنجانی خورمات وەکو بنەماڵەی شاری دووس خورمات و هەمویان خۆمان بە قەرزاری ئەم پێشمەرگە بە ڕێزانە ئەزانین. پێشمەرگەوە برای خۆماندانین، پێشمەرگە وە کەسوکار خۆماندانین، هەرچی کەسێ بێ هەرچیان گەرەگە ئێمە وەبان چاو بۆیان نەکەین، هەرچیانش بۆ بگەین هێشتا هەکەمە، هەرچی شتێ بگەین بۆ پێشمەرگە ئێمە هێشتا هەکەمە. ڕۆڵە چاونەترسەکانی گەلی کورد بە درێژایی مێژووی خەباتی خۆیان هەمیشە لە هەوڵی پاراستن و پارێزگاری خاک و خەڵک و نەتەوەکەیان دابوونە وەک ئێستا بۆ هەموو جیهان سەلماندیان پێشمەرگە و شەڕڤان و گەریلا بە نوێنەرایەتی هەموو جیهان توانیان گروپی تیرۆریستی داعش بە جۆرێک بشکێنن جارێکی تر هیچ گروپ و تاقم و هێزێکی تیرۆریستی نەتوانێت چاو ببڕێتە خاچی پیرۆزی کوردستان. اسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.